گروپی پاڵپشتی چییە؟ لە جیهاندا ئەمڕازێکی سەردەمیانە و کاریگەرە کە تیایدا کۆمەڵەیەکی چارەخواز کە خاوەن تایبەتمەندی و بارودۆخی هاوشێوەن لە هەمان کاتدا خاوەنی ئەزموونی تایبەتن. لە گروپی پاڵپشتیدا بەدابینکردنی کەشێکی تەندروست و ئارام دیداری پاڵپشتی ئەنجام دەدەن. گرنگیەکانی گروپی پاڵپشتی چییە؟ بە پێی وتەی سەرچاوە پزیشکیەکان گروپەکانی پاڵپشتی هاوکارن لە کەمکردنەوەی ڕێژەی خەمۆکی و قەلەقی. لە هەمان کاتدا هاوکارە لە بەرەو پێشبردننی شێوازی مامەڵی چارەخواز دەگەڵ نەخۆشیەکەیدا بە سوودوەرگرتن لە وتەی پزیشکان و چارەخوازانی بە ئەزمون. ئێستا بە باز لە گروپی پاڵپشتی بکەین بۆ شێرپەنجەی مەمەک. وەکو هەمیشە سمارت لە هەنگاوێکی دیکەی بێپێشینە هەڵدەستێت بە ڕێخستنی دیداری توشبوانی شێرپەنجەی مەمەک لە ڕوانگەی هەستکردن بە گرنگی پاڵپشتی ئەم چینە لە ئافرەتی کۆمەلگاکەمان. لەم گروپەدا چارەخوازان ئەزمونەکان هاوبەشی پێەکەن دەربارەی ئاستەنگەکان دەدوێن لە کۆتایشدا دەگەن بە ئەنجامی گونجاو. لە بیرتان بێت شارستانیەتی پزیشکی ئێمە پاڵپشتی جەستەیی و دەرونیە بە سەرپەرشتی ستافی بە ئەزمون و کارامە. سمارت وەرچەرخانە.